پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم هەر کەسێک زەمانەتی دووشتم بۆ بکات کە خۆی بۆ ڕادەگیرێت ئەو دووشتانەی بە پاکی ڕادەگرێت، پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەمن زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەسەیە دەکەم. یەکەمیان ئەو کەسەی کە زەمانەتی خۆی بکات کە پاک داوێن بێت، داوێنی خۆی بە پاک ڕابگرێت لە هەر خراپە و خراپەکاریەک. دووهەمینیان ئەو کەسەی کە زمانی خۆی ڕابگرێت، زمانی خۆی پاک بگرێت لە هەر خراپە و خراپەکاریەک زمانی خۆی بگرێتەوە کە قسەی خراپ و ناڕاستی پێ نەکات، کە هیچ خراپەیەکی پێ نەڵێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەسەیە دەکەم. ئەو دووشتە هەر کەسێک بتوانێت زەمانەتی بکات، پێغەمبەر صلی الله عليه وسلم زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە کردووە.